Zaczyna go. هذا كله نزيره. والله وقت الجماهير يقول قبول كمان. هذا حاجة بتسبب صحة الداري. فأنا بقول كل وزن تجيء صعد. الجماهير ليدر أورد سلهاش بتسلهاش. الجماهير سلهاش بيكون تكون جميل دبران. الولايات بتاع اطلاق
Değil mi? Ha? La yak. Ne zaman bunlar rakım sana? Ne zaman rakım da bu diğer rakım değil. Yalım.
Прочего? كل حاجة لا تقص سواري خارجة
لا ده قضاء لازم يروح. ايه والله دفعت بس يلا يا عمر زاكدة تنسر ولا تنسر Hey! والله وكالة السلام ورحمة الله وبركاته. كاكسب وجم باشا من الإسلام باشا إن شاء الله. تواصل باشا بريم والله تكسمان هي إن شاء الله لبوت الدنيا تخدم دادم. بس
دبي بقرن لو الشكل نظام كامل صار إن شاء الله مشاهد كل مكان باشا
بيني خوشة ملعب شموي انعدام إذا في شيء تعادل لا يتنتظر
Bak mai cabu. والله
لا علي يا زيدة ايوه يا زكا شراء Sor niye düştü? Sizler diye bu. Sizler diye bu. تبديل شنو يا؟ لاعبين يا زودي هذا وضعي خرافة. تعادل ممنون.
معانا زينب على عدة هو لو توقف تنام بعيد سندي زافدة ايه فاخر يا ابو جبناهم لاعب
تیپەکەتان توانی سەرکەوێ بۆ قۆناغی هەشتی پارێزەکە و ئەو گۆڵەش لە کۆتاخولەکان تۆمار کرا کە دوای ئەوەی هاتن بۆ نێو یاریگە توانی گۆڵەکە. الحەمدولیلا زۆر سپاس بۆ خۆی گەورە و دەستخۆشی لە ڕاهێنەران و برایەکانم و یاریزانەکان دەکەم. یەکەم جار دەستخۆشی لە مدۆڕیبەکان دەکەم. زۆر لەگەڵمان مادی بوون و زۆر دەستخۆشی ئیداریش دەکەم. الحەمدولیلا یاریەکە تعادل بوو بەس ئاخیرەکەی دەقە ئێمە تاوانیمان هەڵ قۆزینەوە گۆلەکە بیکەین یەک بەیج بیبێنەوە. لە نەجەف بردمانەوە نەجەفیش دۆڕا یوایش سەرکەوتن بۆ نەجەفیش ئینشاڵڵا لە قۆناغ هەشت سەرکەوتوو دەبین. ئینشاڵڵا نازناومان ئەوەیە کاسەکە ببین. ئەوی بینیمان لە سەرەتاوە باش دەرنەکەوتین. زۆر شاریشتان قسە سەرتی دەران بەتاوە گۆڵ تۆمارکەن زەحمەت بوو یاریەکە بۆتان لە کۆتاخولەکان ئەو گۆڵەکان تۆمار کرد توانتان سەرکەوتو تۆمارکەن. چی تێ لەسەر یاریەکە وەروە بۆ قۆناغەکانی داهاتوو دەتوانین بڵێن تیپەکەت بێنازناو تەوان بە خێراتتان دەکەم. تەبان یاریەکە ئەمڕۆ یارێکی قورس بوو ئەوانیش تیپێکن بەڕاستی تیپێکی باشن ئەگەر تیپێکی باش نەمنایەنەوە مەرعەلەی لە جێم یەکەم بەڕاستی کەشوهەوای گەرمی زۆر تاسیری لە یاریزانەکان کرد. دووش فەریقی بەرامبەرمان بەڕاستی یعنی بێک تەریقە گەمان دەکرد خۆیان لە گۆلە نابوو تۆپەکی درێژ خۆیان دەکەتان وەقت یاریزانەکانی مەش لە جێمی یەکەم بەڕاستی ناتوانین تەعاملەکی لەگە یاریەکەی بکەن بەڵام لە جێمی دوم ئێمە توانیمان یعنی چ بە ئەدا چ بە زەخت چ بە کۆنتڕۆل چ بە دیتیشتان چ بە هەزمە بەڵام گرنگ ئەوەیە ئەمە ڕاستە بردمانەوە لە کۆتاییەکەی ئێمە گۆڵمان تۆمار کرد بەزەوە خەیەک هەدەفمان هەیە یاریزان دروستکەین. الحەمدولیلا ئەمە چەندین یاریزانی باشمان هەیە دوا ڕۆژیانەکەمانە بەڵام حەق خۆشمانەکە بۆ ئەنجامیش بۆ بتوڵەکەش ئەوە یارەکە سەبر بەرەو کۆتایی دەڕوە. ئێمە ئەوڕۆ سەرکەوتوو بووین ئینشاڵڵا پلانمان هەیە بۆ گەمەکەی ئێستا خۆمان حازرکەن بۆ یاریەکان دێ ئەو کەم و کوڕی ئەو ڕۆهەمان بوو ئەو تەعاملکردنی بەرامبەر بە فەریقەکان فەرقی هەیە لەگەڵ مەرعەلەی یەکەم کە چوون و هاتن بۆ هەم یاریەکان بەڵام یاری یەک یاری ئەتوو یان سقوت دەبیان بەسە دەکەی ئەمە قچێک زەحمەت دەبی زەخت لەسەر یاریزانەکانمان بوو بەس الحەمدولیلا کۆتاییەکەی شتێکی خۆش بوو دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم دەستخۆشی لە فەریقی بەرامبەریشان دەکەم هیوادارم هەموو سەرکەوین ئینشاڵڵا لە بۆ یاریەکانی دابی. سپاس بۆ ئێوەش.